ئەمە جاران کە لە پۆلی 12 دابووین کۆ سەردایمە کێشەی ئەوەمان هەبوو چۆن بتوانین فۆرمی زانکۆلاین پڕ بکەینەوە بۆی بتوانین ئەو بەشێکە هەڵی دەبژێرین لە ئاست تمۆحی خۆمان و هەروەها لە ئاست ئەو نمرەی خۆمانە بێ بەڵام ئێستا کاراسانێکی زۆر کراوە بۆ خوێندکاران کە چۆن بتوانن فۆرمی زانکۆلاین بە شێوازە پڕ بکەنەوە کە لە ئاست تمۆحی ئەوان و بتوانن بەشە دڵخوازەکەی خۆیان هەڵبژێرن. ڕێکخراوی تالەنت هاب ئیڤنتێکی تایبەت بۆ دەرچوانی پۆلی 12 ساز دەکات. تاوەکو خوێندکارانی پۆلی 12 کە دەرچوون لە پۆلی 12 بتوانن بەشە دڵخوازەکەی خۆیان هەڵبژێرن. هەروەها لە ڕێی قسەکەرەکانیشەوە کە بەشداری دەکەن لەم ئیڤنتەدا ڕێنمایی دەدەنا خوێندکاران کە چۆن بتوانن لە کاتی خوێندندا ژینگەیەکی داهێنەرانە بۆ خۆیان ساز بکەن. ئێمە تەواوی زانیاریەکان و هەروەها لەسەر بەڕێوەچوونی ئیڤنتەکە قسە و باسە زیاترەکانمان لەگەڵ میوانەکەمان سۆران حەمە سعید مامۆستای زانکۆ و هەروەها ڕاوێژکاری ئەو ڕێکخراوە دەکەین کە ڕاستەخۆ لە ئەستەدیۆ لامان میوانە. کاک سۆران بەخێر هاتیت. زۆر سوپاس بەیانیت باش. بەخێر بێ مامۆستا. زۆر سوپاس سەرچاو. کاک سۆران دەمێت پرسیاری ئەو بکەم ئەمە یەکەمین جارە ئەم جۆرە ئیڤنتە ساز دەکرێت و ئایا کەی بە دیاریکراوی ساز دەکرێت و بۆ چەند ڕۆژ بەردەوامە بێت؟ سوپاستانەکەم. طبعاً لە شاری سلێمانی ساڵانە بۆ هاوکاری خوێندکار چالاکی زۆر ڕێک ئەخرێ. جاری وا هەیە لە ڕێگای ناوەندەکانی خوێندن یان زانکۆکان یان ئیڤنتی زانکۆ تایبەتەکان کە ئەمانە هەمووی هەوڵ و چالاکیە بۆ ئەوەی کەوا خوێندکار ئەو بەشە هەڵبژێرێکە دڵخوازی خۆیەتی. ڕێکخراوی تالێنت هەب ئەم ئیڤنتەی کە سازی ئەکا یەکەم جارە کە لە ڕۆژی 16 مانگ کاژمێر 3 پاش نیوەڕۆ لە تەلاری تەوار ئیڤنتەکە ساز ئەکرێت لە چەند تەوەریەکی بنەڕەتی پێک دێت سەبارەت بە خوێندکار یا بڵین دەرچوانی ئامادەیەکان پیشەیی زانستی وێژەیی و هەموو ئەو خوێندکارانی کە لە بوارەکانی لە قۆناغی کۆتایی پۆلی 12 ئێمە خوێندنی تریشمان هەیە خوێندنی ئیسلامیشمان هەیە ئامادەی گەشت و گوزاریشمان هەیە کە هەموو ئەمانە الحەمدولillah ئێستا لە ناو پلاتفۆرمی زانکۆلاینە شوێنی دیاریکراویان هەیە ساڵانی پێشوو پیشەییەکان یان ئەوانەی بازرگانیەکان ئەبوو بە فۆرمی کاغەز و جاریوا هەبوو دوای زانکۆلاین ناویان هاتەوە ئێستا هەمووی خراوەتە ناو سیستمەکەەوە و هەموو ئەو مافەیان هەیە. ئەم ئیڤنتە بۆ ئەو مەبەستە بۆ ڕێنماییکردن و بۆ کاراسانی خوێندکاران ئامادەکراوە. مامۆسا ئەم سیستمە ئەوە قورس و ئاڵۆزە کە خوێندکار یاخود دەرچووی پۆلی 12 سەری لێ تێکچێ یا سەری لێ بشێوێیان بەباشی نەتوانێت پڕی بکاتەوە ڕێکخراوی تالەنت هاب هەستاوە بە هەڵەسی بە ئەنجامدانی ئەم ئیڤنتە یاخود ئەمە گرنگیدانی زیاتری کەسانی پسپۆڕی وەکو جەنابەت و ئەم ڕێکخراوانەیە بە گەنجانمان و بۆ خوێندکارانی کە ئەم ساڵە چنە ناوزانکۆ بۆیی ئەو زەمینەیان بۆ بڕەخسێنن کە ئەچنە ناوزانکۆ کێشە و گرفتێکی زۆریان نەبێت لە بەردەمیانە. دەستە خۆش بێ. من بە لە دوو لایەنەوە جوابی بەڕێستەیەم ماڵ. طبعاً ئەو خوێندکارانی کە قۆناغی 12 تەواوەکەن لەبەر ئەوەی کەوا بەرچاوڕوونی تەواویان نییە لەسەر زانکۆکان کە ئایا زانکۆیەکی ئەکادیمیە زانکۆیەکی پیشەیە ئایا ئەم بەشەکە تەواوی ئەەکەی سوودێکی شخصی تایبەتیە و بۆ حەزی خۆتە یان سوودێکی پیشەیە و بۆ کارکردنە چونکە هەتاوەکو ئێستا لای ئێمە ئەم دوو بابەتە چۆنەڵی تا ڕادەیەک تێکەڵە ئازاندەیە کە هەر کەسی هاتە زانکۆ خوێندی لە 100% ئیتر ئەبێ بڕۆپی هەندێک کەس ئەخوێنی ئەکادیمیەن بۆ معریفەیەکی ذاتی خۆی وەکو حەزێکی خۆی هەندێک پیشەیەک بۆ ئەوەی کەوا لەم بەشەوە بتوانێت دوایی لە بازاڕی کارە هەلی کاری دەستکەوێت کە ئەمە زۆرترین ڕێژەی خوێندکار لە ئێستا چاوی لەسەر ئەمەیە. سەبارەت بە چۆنیەتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین یان بڵین لەوە زیاتر لەوە گەورەتر خوێندکار کوێ هەڵبژێرێ ئایا زانکۆیەکی حکومی هەڵبژێرێ یان زانکۆیەکی تایبەت هەڵبژێرێ. ئێستا بە حکمی ئەوەی کە خوێندکار بۆ ئەوەی کە مافی نەفەوتێ دێت سەرەتا زانکۆلاین پڕکاتەوە پاشان دەچێت فۆرمی ئەهلیەکانیش ئەڵێ ئەگەر لە حکومیەکە ناوم لە شوێنێک هاتەوە بەدڵی خۆم نەبوو با دوای ئەوە بتوانم سوود لە زانکۆ تایبەتەکە وەرگرم لەو بەشێکە دڵخوازی خۆمە. بۆ ئەم مەبەستە ئێمە ئەبینین طبعاً لە سەردەمی زۆر بەڕێز کاک دکتۆر دلاوەر ئەم
سیستمی زانکۆلاینە دروستکرا. زانکۆلاین لە ڕابردووە بە چەند قۆناغێکا تێپەڕووی ئێستا کار ئاسانیەکی زۆری تایە، بەڵام هێشتا لە ڕووی تەکنیکیەوە خوێندکار گرفتی بۆ دروستە بێت نەک لەوەی کە نەزانێت چۆن بەشەکان پڕ بکاتەوە، بەڵکو لەوەی کە ڕیزبەندی بەشەکان ئایا ئەم خوێندکارە بۆ نمونە 85 هەیە لەکوێوە دەست پێ بکات پڕیکاتەوە. لە ڕاستیە کە سەیری وەبسایتەکەکەی ئەبێ خوێندکار کەمتر لە 50 بەش. خۆ باش مامۆستا لە هەندێک لە سنتەر و شتەکانە هەیە بە پارایکە، ینی قسەی جەنابێت چیە لەسەرەوە بۆ خوێندکارانە؟ وەڵڵاهی قسەی ڕێنمایی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی ئەوەیە کە هیچ شوێن و هیچ جێگایەک بۆی نییە کە بە شێوەیەکی فەرمی ئەم زانکۆلاینە بۆ خوێندکار پڕکاتەوە، لەبەر ئەوەی کە وەزارەت هیچ ڕێنماییەکی بەم سنتەرانە نەداوە یان پەیوەندیان بە وەزارەتەوە نییە. باشتر وایە زانکۆکان بکرێن بە شوێنی ڕایۆشکاری بۆ پڕکردنەوە ئەگەر ئیمکان هەبێ، بەڵام خۆتان ئەزانن لەوە چێ زانکۆکان ئەو قوتە زۆریان نەبیان لەو کاتەیە ئامادەیی ئەویان نەبێ ئەم هەموو خوێندکارە سەردانی زانکۆکان بکەن بۆ پڕکردنەوە. ئەبینیت ئێستا لە دەرەوەی زانکۆ هەندێک شوێن ئەوە پڕەکەنەوە. من لێرەیە قسەیەکم هەیە، هەر کەسێک پڕی کردەوە با ڕاوێژ بە کەسێکی پسپۆڕ و شارەزا لە زانکۆ بکە و مەسیری خۆی نەخاتە ژێردەستی کەسێک. ئێستا جێگا هەیە کە هێشتا سیستمەکە کارا نەبووە، کولی خوێندکارێک بڕەپارێکی لێ وەرگرتۆڵەتی کارا بوو وەرە بۆت پڕەکەمەوە. جادی وا هەیە لێرەیە هەڵەیەک ڕۆیە ئێمە مەبەسمانەوە نییە کەسێک تۆمەتبارکەین بە بابەتێک، بەڵکو ئەگەر کەسێک لە ناوەندەکانی زانستی ناو زانکۆکان نەبێ چۆن نەزانانی ڕیزبەندی زانکۆکان. وەکو بە نمونەوتم خوێندکارێک 85 هەیە، حەزی لە بەشە بۆ نە تەکنیکەکان هەیە یا لە ئایتیەکان هەیە، ئەبێ کەسێکی پسپۆر ڕیزبەندی بەشەکان یەکێک بە دوایەکە بنووسێ. بۆ ئەگەر تۆ بەشێکی نزم لە پێش چەند بەشێکی بەرزەوە بنووسی ئەوە گوای ئەوانی خوارەوە. ئەم بابەتانە مامۆستا سۆران باسەکەن لە ئیڤێنتەکە کە پێویستە چۆن پڕ بکرێتەوە نیە؟ بەڵێ بە تاکید لە ئیڤێنتەکە ئێمە لەسەر سێتەوە گفتوگۆ ئەکرێ کە زۆر بەڕێز لێپرسراوی تۆمارگای زانکۆی سلێمانی بەشدارە بۆ پێدانی ڕێنمایی و تازەترین ڕێنمایی لەسەر چۆنێتی وەرگرتنی خوێندکار، ماف و ئەرکی لە وەرگرتنی لە دوای داوەزاندن لە دوای گواستنەوە. چونکە خوێندکار کاتێک ئەوێتە خوێندکاری زانکۆ فترەیەکی زەمەنی هەیە بۆ ئەوەی کە ئەمە قبولکە بۆ نە تۆ ناویێتەوە کە ناو هاتەوە یعنی هەموو شتێک نییە، ئەکرێتەوە ئەو بەشە قبولکەی، ئەکرێت داوەزاندن بکەی، ئەکرێ بۆ نمونە داوای گواستنەوە بکەی کە ئەوش کۆمەڵی ماف و ڕێنمایی تایبەتە کە ئیشی من نییە لە ڕێنمایی لە تۆماری گشتی زانکۆکانەوە. ئیشەڵا لەو ڕۆژەیە کاک دکتۆر ئامادە ئەبێت و ڕێنمایی تەواو لەسەر ئەوەدا و دوای ئەوە تەوەرەکانی تری ناو ئیڤێنتەکە بە وردی باس لە بەشە پزیشکیەکان، بەشە زانستیەکان، بەشەکانی زانستی کۆمەڵایەتی. طبعاً ئێمە لێرەمە بەسمان ئەوەیە کە خوێندکار بەرچاوەڕۆن بێ پێش ئەوەی هەڵبژێری. ئەکرێ خوێندکارێک لە مناڵیەوە پیان بێ کاک دکتۆر یان پیان بتوێ دکتۆرە بە خۆشەویستیەوە دەرەجەیەکی زۆری هێناوە، بەڵام لە ڕاستیە کاتێک کە هێتە ناو ئەجوایی خوێندنەوە سیرەکە ئەوە حەزی خۆی نییە. خوێندکار هەبووە ساڵانی ڕابردوو کە هاتووە پرسیاری کردو توێتی من ڕاستی وەرگیراوم لەم بەشە بەڵام من لەگەڵ خولیایی ناناگونجێ حەزم لە فڵان بەشە. لێرە ئێمە بەسمان ئەوەیە دەرەجەکەی تۆ پێوەرە، زانکۆلاین هۆکارە، بەڵام حەزی خۆت گرنگترین بووە چۆنەڵی پێکنەرێکی زۆر کاریگەرە لەسەر ئەوەی کەواتۆ چ بەشێک هەڵبژێری. پێوەستە بە ئایندەوەی ئەم حەزە بە تاکید ڕێنمایی من بۆ هەموو خوێندکارانی قۆناغی دوانزە و دەرچۆکان بە تایبەتی لە هەموو بوارەکان پیشەی زانستی گەشتیاریەکان تکایە پێش ئەوەی بەشێک هەڵبژێری بڕۆ سەردانی زانکۆکە بکە یان پرسیار لە کەسێکی نزیک بکە بزانە پرۆگرامەکانیان چییە. ئەکرێ کەسێک تۆ لە ڕابردووە بڵین بەشێکی یاسایت خوێندووە یان بەشێکی ڕامیاریت خوێندووە، ئەگەر پێش وەخت تۆ معریفەیەکت لەسەر ئەوە هەبوایە لەوە چی اختیارێکی تر هەبوایە یان نەخێر لەوە چی هەر هەمان اختیارە هەبوایە. ئەگەر تۆ بزانی ئەم بەشە چییە، مادەکانی چین، داهاتووی چۆنە باشتر وەک لەوەی کە خوێندکار جاری وایە ئێمە کە یەنە قۆناغی یەکلیان نەپرسین ئەڵین بەخێر بێن بۆ زانکۆ پێمان بڵێ ئێوە بە حەزی خۆتان هاتون ئەڵین وڵا فۆرمێکمان پڕ کردویان بڕۆن بۆ زانکۆ، یعنی وەکو چۆن لە پۆلێک ئەچێ بۆ پۆلێکی تر و ئەزانێت زانکۆش بەم شێوە. لێرە گرفتەکە چییە؟ لە مانگی حوتی هەموو ساڵێک
باشە بە هەزاران خوێنکار ئێمە وبسایتێکمان هەیە بڵین پلتفۆرمێکمان هەیە لەناو خوێنی باڵا ساڵانە داوای دابەزاندن گواستنەوەکەن بڕۆ بزانە چکارە سا هەیە لە نمرە بەرزەکانەوە دای بەزێنەوە بۆ بەشێکی خۆی حەزی لێ بەڵێ هەیە بۆ نمونە ئێمە چەندین نمونەی لەو شێوە هەبوو بۆ خۆتە زانیم لە ڕابردووە سنتەرم هەبووە بەرکەوتەیەکی بەردەوامم لەگەڵ خوێنکار هەیە بە ئێستاشەوە خوێنکار هەبووە مامۆستا پێشووی باسی ئەو خوێندکارە بکەیت و جوابی ئەوی ساناژ بێت و بۆی پرسیارەکەی منیشت پێیوەستە بۆ بابەتەوە ینی بۆی هەمووی بکەین بەیەک ئێمە لە خولی یەکەمی تاقیکردنەوەکان کە نەتیجە بڵاو بووە چەنا خوێندکارمان بینی کە پلەیەکی باشیان بەدەستی نبوو لەسەر ئاسی هەرێمی کوردستانیش لەخوا بە زیادە خوێندکار هەبوو یعنی ئێمە وەکو جەنابە باس کە هەر لە مناڵی واڵین حەزەکەی ببێت چێڵە دکتۆر یا ینی بەدەگمەنتیایەتی شتێکی تر بڵێ خوێندکار هەبوو لەمانی کە لە خولی یەکەمە بڵین نەتیجەکەیان هاتەوە دەرەجەی زۆر بەرزی هێناوە لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەڵام ئەڵێ نامێ بچمە ئەو بەشانە بەڵێ دروست حەزم لە بەش ئەو بەشی خۆمە ئەڵێ حەزەکەم ئەمەیە تەواو ئەمە ئەوە ناگەێنە کە مەسەلەن کاریگەری دەوروبەرە بەسەر ئەم گەنجەوە بەسەر ئەم خوێندکارەوە ناتوانێت بڕای بەوە بێ بە دو حەزەکانی خۆی بکەوێت لەم ئیڤنتانەیە لەم کۆبوونەوانەیە ئێوە چۆن ڕێنمای ئەو کەساناکەن ئەگەر دەرەجەکەی بەرز بێ پێش ئەوەی بگاتە مانگی حەوت و دای بەزێنێتەوە بێتەوە بۆ حەز و خولاکی خۆی لە پێشەوە ئێوە ئەم قسانی لەگەڵا بکە دەست خۆش بێ پێم وایە ڕێک ئامانجەکە ئێمە باس کرد ئەگەر ئێمە بەرچاوڕوونیە بە خوێنکار بین ناکەوێتە ناو گێژاوێکەوە مادە ئەخوێنێتەوە کەوێتە کاتی امتحانەوە حەزەکە هەستەکە ئیتر وردە وردە ئەمە ئەو شتەیەکە تێگەشتووە کە ئەو نییە بۆیە لێرەیە ئێمە زۆر جاران قسەیەکەین وەکو نمونەیە خوێنکارە کەوتم خوێنکار هەبووە دەرەجەی زۆر بەرزی هێناوە بڵین لەسەر و 95ەوە بووە کاتێکە هاتوو توتی مامۆستا بەڕاستیەکەی من خولیان بۆ بەشە پزیشکیەکان نییە هەر حەزی خۆم وایە حەزم لە بوارەکانی ئەندازیاریە هەبووە دەرەجەیەکی زۆر باشی هەبوو کە ئێستا پێم وایە ئێستا سەردەمی ئایتیە ڕاست سەردەمی تەکنۆلۆژیای زانیاریە بۆیە ئەبینی زۆر خوێنکار بە تایبەت لە کوڕان ئارەزوویەکی زۆریان هەیە ئەوش کاریگەری چی هەیە ئەوەی کە جنابە دوتە ئەو باگراوندەی کە لە ڕووی خێزانی و هاوڕێتی و گەیمین و بەکارهێنانی تەکنۆلۆژیای زانیاری زیرەک زۆر کاریگەری تێکردووە ئێستا ئەبینێ لەمەیە تا ڕادەیەکی باش بازاری کاریش لە ئایتی زۆر 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 زۆریش ئێمە ئەبێ ئەو هەڕەمە چۆنەڵی ناچوونیەکەی کە بەردەوام لە ڕابردووە تاوەکو ئێستا ئەگەر نەبێ بۆ نانی دەست ناکەوێت نەخێوانیە ئەگەر تۆ لە هەر بوارێکە کارامە بیت ئەتوانی باشترین داهاتوتە بێت جا ئێمە گرفتەکەمان لێرەیە چییە کە بۆ هۆکاری ئەوەی کە ئەم ئیڤێنتە دروستکرێت زۆر خوێنکار لە بیئەی خوێندنیە لە ژینگەی خوێندنیە کەمترین کات گرنگی بەوە درراوە یان بەهۆی کەمی کات و بەهۆی بایکۆت و بەهۆی ئەوەی کەەوە کەمترین سیمیناراتی بۆ کراوە تۆ ئەخوێنیت بەڵام ئەتەوێت لە داهاتوە چ بواری تەواوکەیت ئەکرێ ئەمە پێشتر لە قۆناغەکانی ئامادەیە وردە وردە ئەم خولیایە لە خوێنکارە دروست کرێ من لەگەڵ ئەوەیان نیم تۆ بە فۆرمێک مرۆڤێک حەزی هەیە وایە فۆرمی زانکۆلاین چەندانەیە ئەڵێ لە چەند کەم پڕنکەیتەوە 50 باشە منی حەزم هەیە ئەگەر یەکەم نەبوو وەڵینە کەواتیان من لێرەیە ئێمە ئەمانەوێ بڵین نزیکترین ئەو بەشانەی کە هاوپەیوەندە بە حەزی خۆتەوە لە ئەوڵەوە بینوسە لەگەڵ ئەوە شاتوشی سەدسۆران پێ دووە خوێنکار پێویست ناکە پشت بە نمرەکی بەسێت پێ دوایە دەبێت خوێنکار ئەوەی کە خۆی حەزی لێ ڕاستەخۆ لە دوایەوەی کە پۆلی 12 تەواو دەکات چێتە ئەو بەشێکە خۆی پێخۆشە دەرەجەکە پێوەرە ئەگەر من حەزم بۆ نمونە لە تەلارسازی بێ تەلارسازی دەرەجەکەی لەسەر و نەوەتەوەی باشە ئەگەر من نەتوان دەرەجەکەم ئەوەی نهێنا من چی بکەم ئەتوانم بچمە نزیک لە بەشێک کە بتوانم لە داهاتووە ممارەسەی ئەو پسپۆڕیە بکەم ئەو بوارە بکەم کە نزیک لە خولیای منە کەسێک زۆر جارە بە ڕێزانیکەوە دەرەجەیەکی کەمیان هەیە لەسەر 75 بەڵام نەگەشتۆتە 85 82 ئەوانە ئەڵێ من زۆرم حەز لە ئایتیەکان بۆ نە لە 95 94 93 کۆلێجەکانیان ئەڵێم ئەگەر بە قسەی منەکەی وەرە بڕۆ مەحەدەکەی وەردەگرێ لە مەحەدەکەی تۆ بواری تەکنەلۆژیا ممارەسەیە خوێندن شەهادەت تەنها ڕێگایە بەتەکید یعنی ئەو هەندێک بوارمان هەیە شەهادەکە تەنها هۆکارێکە بۆی لە بازار تۆ پێی بناسری ئەگینا تۆ کارکتەرێکی خۆت ئەو شتە دروستەکەی زۆر زۆر بەخێر زۆر مامۆستا سۆران حەمەد سەعید مامۆسای زانکۆ و ڕاوشکاری ڕێکخراوی تارەت هەبکان بەیانێ لەگەڵمانە زۆر زۆر بەخێر